لە شاری ووهانی چین بە مەبەستی ڕێزگرتن لە پزیشک و کەسانەی بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لەو شارە گیانیان لەدەستدا بۆ 3 خولەک هاتوچۆ وەستێنرا و بەدانانی تاجەگوڵینا یادی قوربانیان کرایەوە. دانیشتوانی ووهان پێیان وایە دەبێت ئەو کەسانە لە یاد نەکرێن. هەروە حکوومەتی چینیش بڕیاری داوە ئەو کەسانەی گیانیان لەدەست داوە وەکو شەهید هەژمار بکرێن. ووهان ناوەندی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنایە، بەڵام لە چەند هەفتەی ڕابردوو کۆنتڕۆڵکردنی تەواوی ڤایرۆسەکە لەو شارە ڕاگەیەندرا و بڕیاریشە لە نوێی ئەم مانگەوە ژیان لە ووهان ئاسایی ببێتەوە. لە دوای هەشتی ئەم مانگەوە قەدەغەی هاتوچۆ لە ووهان هەڵدەگیرێت بۆ ێژزارێکی دیکە قەرەباڵغی ڕوو لەو شارە دەکاتەوە. بەدایان پزیشک لە کاتی ئەرکەکانیاندا بۆ چارەسەرکردنی تووشبووان خۆیان تووشی ڤایرۆسی کۆڕۆنا بوون و کە لە ئەنجامدا 14 پزیشک گیانیان لەدەستدا، بەڵام لە کۆتاییدا توانیان بەسەر کۆڕۆنادا سەرکەون و ژیان بۆ بەشێکی زۆر لە تووشبووان بگەڕێننەوە. دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا پێم وابێت بۆ چوونی هەمووان بەرامبەر بە ژیان و جیهان گۆڕاوە. تێگەیشتوین کە چ شتێک لە ژیانماندا گرنگە و ئەرکیەمە چییە، هەروەها دەبێت چ کارێک بکەین. لە 19 مانگی 12 ساڵی ڕابردوو یەکەم حاڵەتی تووشبوون بە ڤایرۆسی کۆڕۆنا لە شاری ووهانی چین تۆمار کرا، دواتر بە جیهاندا بڵاو بووەوە و کە بەو هۆیەوە بەدەیان هەزار کەس لە سەرتاسەری جیهان گیانیان لەدەستداوە و تووشبووانی ڤایرۆسەکەش 1 ملیۆن کەسی تێپەڕاندووە.